پرسی درێژەدانی ئێران بە بەرهێنانی چکی ئەتۆمی تا ئێستاش بەرباسە. لێستادا ئەو وڵاتەی کە زۆر باسی لێەوە دەگرێت کە باس لە پرسی بەرهێنانی ئەتۆم و چکی ئەتۆمی و یۆرانیۆم دەکات، ئەویش ئیسرائیلە. پێدەچێت ئەم ناکۆکیانە جۆرێک لە کێشمی دیکە بە دوای خۆی دابێنێت، هەروەها وڵاتانی دیکەی ڕۆژاو ئەوروپا لە نێوەندەکەدا ناویان دەهێنرێت کە دەکرێت هەڵوێستیان چی بێ ئەم وڵاتان. ناکۆکیەکانی ئەم دوو وڵاتە و پرسی بەرهێنانی یۆرانیۆم کاریگەری لەگەڵ وڵاتانی لەسەر وڵاتانی دراوسەی ئێراندا چی دەبێت. دیارە من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم. بەڕێز بارام مەجید خان کە بەڕێزیان چاودێری سیاسین و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن. کاک بارام سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت دەستپێک لە مێژووی ناکۆکیەکانی ئیسرائیل و ئێرانەوە دەست پێ بکەین. ئەم کێشانەی ئیسرائیل و ئێران و بە تایبەتی پرسی یۆرانیۆم بۆ کێ گەڕێتەوە؟ بەڵێ پەیوەندی ئەو کێشانەی کە لە بینی ئیسرائیل و ئێرانە هەیە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای شۆڕشی ئێران. ئەمە یەکێکە لە درێژخایەنترین و معقەتترین مەلەفی دوژمنایەتی بینی دوو وڵات کە هەردوو وڵات یەکتر وەکو دوژمن ناوە بن. ئەمە یەک ڕەهەندی نییە ئەم پەیوەندی نێوان ئیسرائیل و ئێران کە ئەگەر تحلیلی بکەین، چونکە هەر لە سەرەتای شۆڕشی ئێرانەوە ئێرانیەکان ئەوەیان دەربڕی کە بۆ تەفسیری شۆڕش پشتیوانی لە حرەکەی فەڵەستینی ئەکەن و ئەخماری ئێران لە مەنتیقەکەیە وەکو حیزبوڵای لوبنان وەکو ئەمانەی کە نزیکن لە عمقی ئیستراتیژی ئیسرائیلەوە. ئەمانە هەمووی کە ئێران پشتیوانی کردن حساسیەتەکە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بوو. بە تایبەتی ئەم حساسیەتە لە نێوان ئێران و ئیسرائیل لەم دوژمنایەتیە توانم بڵێم ڕەهەندی مخابراتی و سیاسی و عسکەری و ئابووری و هەموو ڕەهەندەکانی گرتەوە. یعنی ئیسرائیل بەنسبەت ئێرانەوە حرامترین وڵاتی دنیای بۆی ئێران بێ پەیوەندی لەگەڵ دروستکە. لە هەمان کاتە ئیسرائیلەکان لەم گۆڕانکاریانەی ئەخیری شەکە لە مەلەفینەوەی ئێرانە هەیە توانیویانە تا ڕادەیەک کاریگەری بەجێ بێڵن بەسەر هەم کۆبوونەوەکانی کە لە ڤێن ناکراوە، هەم ئەم دوا بڕیارەی کە شورای حکام ئەوەی کە پێڵن بۆرد ئۆف گۆڤرنەنس لە ئاژانسی وزەی نێودەوڵەتی ئەتۆم کە بەباشی پێشوازیان لەو بڕیارە کردووە و کاریگەریان بەسەر ئەوساڵی سیاسی نێودەوڵەتیەوە بۆ ئەوەی کە ئێران لەگەڵ وڵاتانی پێنجزایدێک نەگەنە ئەنجام، چونکە ئەوان مەترسی ئەوەیان هەیە کە ئێران دەستی بگاتە قومبەلەی نەوەبی بۆی کە ئەمنی ئیسرائیل لە مەنتیقەکە بخاتە مەترسیەوە. باشە، ئەم مەترسی لە جێ خۆیەتی، ینی پێشتریش زۆر باز لەوە دەکرا کە عێراق یەکێک لە وڵاتانەی کە بە شێوەیەکی بەرچاو چێکی ئەتۆمی هەیە، یۆرانیۆم بەرهەمەهێنێ لە ڕابردووە لە سەردەمی ڕژێمی پێشودا. دواتر کە ئەمریکا هاتە نێو عێراقەوە و هەروەها ڕژێمی پێش و ڕووخا بینجا کە ئەم بابەتانە دروست نەبوو. ئێستادا ئەمی کە باسی لەوە دەکرێت و ئەم هەموو دەنگۆیی هەیە لەسەر ئێران، فعلەن ئێران ئەم توانە زۆری هەیە بۆ یۆرانیۆم؟ بەڵێ، لەبەرەوەی مەسەلەی مەلەفینەوەی ئێران مەلەفێکە کە لە پەنجاکانی سەدەی ڕابردووە دەستی پێکردووە لە زمانی شاوە. تمۆحاتی ئێرانیەکان پەیوەست نییە بە کۆماری ئیسلامی ئێران. لە زمانی شایشە ئەو تمۆحە هەبوو بۆی کە ئێران دەستی بگاتە ئەو تەکنەلۆژیایە ڕادەیە کە شای ئێران ناومێت بوو لە ئەمریکەکان و لە ڕووسەکانیش پەنای بۆ وڵاتانی وەکو فەڕەنسا وەکو ئەڵمانیا حتا ئەفریقای جنوبی و پاکستان و وڵاتانی ترە بێت بۆ یارمەتی بدەن. لە دوا شۆڕش ئێران مەلەفی نەوەوی ئێران هەنگاو بە هەنگاو ستێپ بە ستێپ بە تایبەتی لە دوا وەستانی شەڕی ئێران عێراق لە سەردەمی ڕەفسەنجانی ئەم مەلەفە جارێکتر کەوتەوە ئیش ئێران توانیوێتی زیاتر لە 8 مەحەطەی نەوەوی قورس جێگیر بکە و تەکنەلۆژیای نەوەوی لە ئێرانە تا ڕادەیەک بە تایبەتی بابەتی سنترفیوزەکان کە کێشەیە لە نێوان ئێران و وڵاتانی پێنجزایدێک ئەمانە ئەم تەکنەلۆژیایە تا حدێک خۆماڵی کراوە لە ئێرانە. ئێران نەتوانێت و تەکنەلۆژیایە جێگیر بکە بە تایبەتی ئاخرین ڤێژن و ئاخرین جیلی سنترفیوزەکان کە بتوانێت لە ساڵ 60 بەرەو سەریش پیتاندنی یۆرانیۆم کا لە ئێرانی سێ و تەکنەلۆژیای جێگیرە. نیگەرانیەکان بەڵێ هەیە، نەک بە نسبەت ئیسرائیلەوە، بە نسبەت
مؤسساتی نێودەوڵەتی بەنسبەت وڵاتانی زلهێزی جیهان بەنسبەت لە هەمویان گرنگتر هەم سازمانی با بڵێن ڕێکخراوی وزەی نێودەوڵەتی کە دوا بڕیاریان کە داوە ئەم دوا بڕیاریانە ئەم دوا بڕیارەی ئەو ڕێکخراوە کاریگەری سیاسی بەسەرخوایە بەجێڵێ لە بەرەو ئێران چەند هەنگاوێکی کەمی مابوو بۆی کە لە ئیتفاقیاتی ڤێننا لەگەڵ وڵاتانی پێنج و زائیدەن ئەمریکا بگەنە ئەنجامێ بۆی کە جارێکی تر ئیتفاقیەی ساڵی 2015 زیندوو بکەنەوە ئەمە سەدمەیەکی قورسە هەرچەندەم بڕیارەی کە ئاژانس داوێتی بڕیارێکە وەکو ئاگادارکردنەوەی ئێران وایە ئەم مەلەفی ئێران نابات مەجلیسی ئەمن بۆی کە کۆبوونەوەی لەسەر بەڵام حەزەکەم ئاماژە بەوە بم ئەم بڕیارە ئەتوانێت کاریگەری لەسەر ئەوە هەبێ کاتی خۆی ئەوروپیەکان بە تایبەتی سێ وڵاتی ئەوروپی ئینگلیزی و فەڕەنسا و بەریتانیا بەریتانیا ئەڵمانیا و فەڕەنسا میکانیزمێکیان هەبوو بە ناوی میکانیزمی ماشە ئەو میکانیزمی ماشەیە مولەخەسەکەی ئەو بوو کە ئەگەر ئێران پابەندە بێ هەموو حەسارەکان ئۆتۆماتیکی ئەگەڕێتەوە شتێک لە شێوەی نەوت بەرامبەر بە خۆراک بەرامبەر بە ئێران زیندوو بکەنەوە ئەمیشە کارەساتێ دروستەکە و گێڕانەوەی ئەم میکانیزمە ئەگەر حتا مەلەفەکە بچێتەوە مەجلیسی ئەمن ڤیتۆ هەڵ ناگرێت لە بەرەوەی پێشتر بڕیارەکە هەبووە بە بێ ڤیتۆ ئەتوان ئۆتۆماتیکی ئەو حەسارانە لەسەر ئێران بگەڕنەوە. باشە دیارە ئەمە یەکێک بوو لە پرسیارەکانی من مەجلیسی ئەمن هەڵوێستی چێ بێت لەسەر ئەم بابەتە هەوڵ دەدەم دواتر بە وردی بچینەوە مۆزوعە کاک بارام نزیک بە 20 ساڵ زیاتریا کەمتر ئێران لەژێر چاودێری کامێراکانی تایبەت بە ئاژانسی وسەی ئەتۆم یۆرانیەمی بەرهەمەهێنرا لە پڕ بڕیاریدا کە بەشێک لەم کامێرایانە بکوژێنێتەوە لەژێر هیچ چاودێریەکە ئەم یۆرانیۆمە و هەروە پرسی ئەتۆم بەرهەم نهێنێ ئەمە چ کاریگەریەکی لەسەر جیهانە بێ بە شێوەیەکی گشتی هەڵوێستی وڵاتانی جیهان لەسەر ئەم بابەتە چێ بێ ئێرانیش بەنیازی چێ لە کوژانەوەی کامێرانە کوژانەوەی کامێرەکانی چاودێری ئاژانس پەیوەندی بەو ڕەتفعلی ئەو بڕیارەوە هەیە کە ئاژانس داوێتی لەسەر ئێران بڕیارەکە لە ڕووی معنەوی لە ڕووی سیاسیەوە سەدمەیەکی گەورەیە بۆ ئێران و ئەم بڕیاریشە واکە کە کۆبوونەوەکانی ڤێننا تەعتیل ببێ تەعتیلبوونی کۆبوونەوەکانی ڤێننا بەنسبەت ئێرانەوە تاخیربوونی کات چونکە ئەمان لە شێ زەختێکی اقتصادی گەورەیان لە ساڵحیان نابێت لە ساڵحی ئێران نابێت لەبەرەوەی ئێرانیەکان ئەم لە دەروەی فەنیاتی تەکنەلۆژیای ئەتۆمی ئەم مەلەفە مەلەفێکی سیاسیە حەزەکەمەوە بڵێم ئەم مەلەفە سیاسیە واکە کە گوشارەکان لەسەر ئێران زیاتر بکرێتەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە ڕووسەکان و سینیەکان هەوڵی ئەوە دەن کە ئێران دوور بخەنەوە لە وڵاتانی اتحادی ئەوروپی و لە ئەمریکیەکان چونکە بە قسەی منە بە احترافی وەزیری خارجەی وەزیری دەرەوەی پێشووی ئێران جەوادی زەریف کە ڕووسەکان لە مەلەفی نەوەوی ئێرانە وەکو ڕۆڵێکی شەیتان ئامێزیان بینیوە لەوەی کە هەوڵی ئەویان داوە ئێران لەگەڵ وڵاتانی پێنجزایدە کە خۆشیان ئەندامێن بوتیایە نەگەنە ئەنجام ئەو وەسع نێودەوڵەتێکە ئێستا ڕووسیایتەیە بە تایبەتی دوا شەڕی ئۆکرانیا مەسلەی مەلەفینەوەی ئێران تا حدێک تەعاملکردن لەگەڵ یا قورستر بووە بە تایبەتی بە نسبەت ڕووسەکان و سینیەکانەوە چونکە ڕووسەکان خۆیان جارێک لەلایەن وڵاتانی ئەوروپی و ئەمریکەکان حەساریان لەسرە و مووقفی ئێران بەرامبەر بە ڕووسەکان تا حدێک لۆجیکی و عەقلانیەتێکی تایە لەبەرەوە جارێکتر ڕووسەکان لە مفاوزاتی ئێرانە ئەندامن لەوێ بەڵام ئەو کاریگەری کە جاران هەیان ویستە و کاریگەری بەهێزیان نەماوە لەبەرە ئێران ئەوێ ئاخرین قووەتی خۆی ئاخرین وەرەقەی خۆی لە با بڵێن پێگەی وڵاتێکی بەهێزەوە جوابی ئەوروپیەکان بداتەوە بۆی ئەگەر مفاوزاتێک بەت ئەمریکیەکان بە تایبەتی و ئەمریکیەکان ئێران لەژێر زەختی هەژمونی ئیسرائیلیش لە مەنتیقەکە هەیە لەبەرەوەی حتا نظامی منتیقەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا حدێک گۆڕانی بەسەر هاتووە ئەمریکیەکان وردەوە ئینسحابیان کردووە لە مەنتیقەیە و ئێستێ دەستی ئیسرائیلەکان کراوەترە بۆ پەیوەندیکردن لەگەڵ وڵاتانی خەلیج و بۆ گوشارخستن سەر ئێران و
دەرەنجامی ئەم سیاسەتە تازە ئەو حربە مخابراتی قورسەیەکە لە بینی ئێران و ئیسرائیل ئێستا لە منطقەکە هەیە. بەشێک لە کامێراکان ماونێتەوە کە تا ئێستا نەکوژێنراونێتەوە، بەڵام باسی لێو کردووە کە ئەمانیش دەکوژێنێتەوە، ینی کاردانەوەکان کاریگەریەکان ژانەوەی ئەمانی چێ؟ ئەمە پەیامەکە ئەوەیە کە ئەگەر وڵاتانی پێنجایدێک هاوکار نەبن لەگەڵ ئێران لەمە دووە ئامادە نابێت هاوکاری ڕێکخراوی نێودەوڵەتی وزە بکات، هاوکاری نەکردنی یعنی هەنگاوێ ستێپێ بۆ پێشەوە بەرەو بەرهەمێنانی چەکینەوەوی لەبەرەوەی سێ جیاواز لە مەبادی با بڵێن لە هێرشەی علامی و سیاسەکان کە لەسەر ئێران هەیە لە ڕووی تەکنیکیەوە تۆزم پێم وایە مبالەغە لەو بابەتە کراوە کە ئێران بەم زوانە بتوانێت دەستی بگاتە قومبەلەی نەوەوی لەبەرەوەی ئێران حتا ئەگەر ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بتوانێت لە سا 6 بەرەو سەر بەرهەم بانی یۆرانیۆم پیتاندنی بۆ بکە ئەو تەکنەلۆژیایی کە پێویستی بە تەقانەوەی قومبەلەی نەوەوی شتا ئێران لێ دوورە ئەوەی کە پێڵەن کڵاوێکی ئەتۆمیەوە کە لەسەر ساڕۆخە بالیستەکانە بەستێ ئەمە زیاتر لە ڕووی سیاسی و ئەلامیەوە زەختێکە کە لە ئێران نەکرێ زەختەکەیش هەم ئێران پێویستی بەوە هەیە کە گوشارەکە لەسەر خۆی لابەرێ لە بەرەوەی وەزی ناوخۆی ئێران وەزی اقتصادی ئێران وەزی اجتماعی ئێران وەزێکی مەطلوب نییە ئێران لە شێر گوشارێکی اقتصادی زۆر گەورەی عالمە پێویست بۆی حەسارەکە لەسەری لابچێت لەلایەکەوە ناوێت ئێران وەکو وڵاتێکی تێکشکاو کە ئیرادەی بڕوو خێنرێت لەم مفاوزاتانە بێتە دەرەوە بەڵام ئاسۆکە ڕوون نییە. باش بەبەردەوامی ئەمی کە جەنابە باسی لێەوە کرد پیتاندنی یۆرانیۆم ئەو وڵاتی کە زۆر باسی لێەوە دەکات و بەڕکابەری سەرسەختی ئێراندا دەبرێت ئێستادا لە مەیدانەکە ئیسرائیلە کە لە لێدوانەکانیدا بە بەردەوامی باز لەوە دەکات کە ئێران لە ئێستادا توانای بەرهەمێنانی سێ بۆمبی ئەتۆمی هەیە یۆرانیۆمی هەیە بە بەردەوامی میدیاکانی جیهان بخۆیانەوە سەرقاڵەکەن. فعلا ئیسرائیل ئامانجی چییە لەم قسانە لە کاتێکا و جەنابە باسی لێەوە کرد پێشبینیەوە ناکەن ئێران لەو توانە زەبەلاحی هەبێت؟ پێم وایە شەڕێکی شاراوە لە بینی ئیسرائیل و ئێرانە هەیە ئەم شەڕە شاراوەیە شەڕی مخابراتیە ئەم شەڕە تا ئێستا بەردەوامە شەڕی مخابراتی نە کاتی هەیە نە شوێنی هەیە نە لەسەر جوگرافیایەکی معەنە لە هەر شوێنێک پێویست بکە ئەم دوو وڵاتە ڕوبەڕوو یەکە بنەوە جا لەسەر خاکی عێراق بێ لە هەولێر بێ لە یەمەن بێ لە خودی ئیسرائیل بێ لە تاران بێ ئەم شەڕە بەردەوامە و شەڕێکی قورسیشە ئێران ئیسرائیلەکان توانیوانە دیواری ئەمنی ینی دڵی دەستگا مخابراتەکانی ئێران خەرقی بکەن و نفوزی تێ بکەن و ئێستا کە توانیوانەکە لە ناو ئێرانە هەندێک لە محەتاتی نەوەوی ئێرانی تەقینەوەی تا دروستکەن یاخود لێی بدەن و یاخود کوشتنی فەرماندەکان و عالمە نەوەویەکانی ئێران ئەمە تا حدێ ئیسرائیلەکان لەم شەڕەیە دەستیان کراوەیە بە مقابلی ئەوە ئێرانیش توانیوێتی ینی نوعاً ما خەرقی مخابراتی ئیسرائیلەکان بکە یعنی لە ناو تەلەبی بە خەڵگە کوژێت دەرگاوانی فڵان وەزیری ئیسرائیلی ئیش بۆ ئێرانەکە ینی ئەوانیش هەست بە گوشارە مخابراتیەکە کەن کە لە سەریانە لە هەموو شوێنێ ئەم شەڕە بەردەوامە بەڵام ئەوەی کە زیاتر مای نیگەرانی ئەو شتانەی کە لە هەرێمی کوردستان ڕووەدات ئەمە تۆزێ بۆتە جێگەی نیگەرانی خەڵک و ئۆساتی سیاسی و میدیایی لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق بۆتە مەیدانی ئەم ناکۆکیانە من پێشتر عەزم کردی هەموو شوێنێک واریدە ئەم دوو وڵاتە لە ڕووی مخابراتیەوە بەیەکا بن. باشە کاریگەری ئەو قسانی کە ئیسرائیلی کە لەسەر وڵاتانی دیکە هەژمونی چی دەبێت دەکرێت کاریگەریەکی جدی دابنێت لەسەر قسەکانی ئەوان هۆکارێ بێ بۆی کە ناکۆکیەکانیان و ڕێگریەکانی وڵاتانی خۆراوە لەسەر ئێرانزیەکە ئێران و بە تایبەتی ئەمریکا ئەسی زێڕینی ئەو پەیوەندیانە بەنسبەت دەوڵەتی ئیسرائیلەوە سەردەمی دۆناڵد ترامپ بوو لەبەرەوەی ترامپ زۆر دژی ئێران بوو خواستی مفاوزاتێکی جدی لەگەڵ ئێران نەبوو و سیاسەتی ئیسرائیلەکان و ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوڵات بە تایبەتی بۆ دژایەتیکردنی ئێران سیاسەتێ بوو کە یەکێگرتەوە ینی هەردوو لا متفق بوون لەسەری بەڵام لە سەردەمی جۆن بایدنە بە پێچاوانەوە ئیسرائیلەکان زۆر ئەفتیاحیان دەرنەبڕیەوە بەرامبەر بە هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە ئێران بەرە خۆیان تا حدێک ئەو مافیان بە خۆیان داوە کە دەستکراوە بن لەوەی کە خۆیان ڕوبەڕووی ئێران بوەستنەوە لە مەنتیقەکە ئەمیشە پێم وایە گەر سنوورێ بۆ ئەم نوع لە ڕوبەڕوو بوونەوە لەلایەن ئەو ساتی نێودەوڵەتی دانان لێ لە مەنتیقەکە لەوانەیە کارە سات ڕووبات. باش هەر دوێنێ هەڵە نەبم فڕۆکەی B52
ئەمریکی بەهاوکاری فڕۆکە جەنگەکانی ئیسرائیل بە ئاسمانی وڵاتانی کەندەودا سوڕاونەتەوە. ئەم سوڕانەوەیە و ئەم ئازادی فڕینی فڕۆکەی جەنگە بە ئاسمانی وڵاتێکی ترا چ کاریگەریەکیە و ئامانجی ئەم فڕۆکانە چی بووە؟ امتدادی ئەو مووقفە سیاسیانەیە کە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەو زەختانەیە کە لەسەر ئێران هەیە یانەوێ عەرزی عەزەڵاتێ بکەن بە تایبەتی ئیسرائیلەکان لە چەند ساڵی ڕابردووە ئەو ئیتفاقی کە لەگە وڵاتانی خەلیج کردیان ئێستا دەستکراوەترن لەوەی کە حزورێکی زیاتریان لە ناوچەی خەلیجا هەبێت. ئەم حزوری ئیسرائیلەکان لە مەنتیقەکەیە ئەوەیە کە جێگەی نیگەرانی ئێران هەرچەند دەوڵەتی تازە ئێران کە ئیبراهیم ڕەئیسی خۆی ئیستا سەرپەرشتیەکە ئەلانیەوەی کردووە کەمان ئامادەن لەگە وڵاتانی خەلیج پەیوەندەکانیان ئاسایی بکەنەوە بەڵام ئەوەی کە مانیعە ئیسرائیلەکان لە مەنتیقەکەیە کە زۆر نفوز و هینیان کردووەتە ناودڵی با بڵێن دەسەڵاتدارانی عەرەبی خەلیج کە ئەمە کێشەیە کە بەڕاستی ئێران لە مستەقبەلا ڕووبەڕوویە بێت. باش ئەم کابینەی ئیبراهیم ڕەئیسی زۆر باز لەوە دەکرێت کە لوتکەی دەسەڵاتی محافیزکارەکانە و ئەو کابینێ بۆ کە توانیوێتی ڕوبەڕووی هەموو فشارەکانی ئەمریکا بگرێتەوە فشارە ئابوووریەکان و سیاسیەکان گەمارۆکانی کە بۆ سەر ئێران کرا لەم چەند ساڵی دوای لەسەر هەمان پرست. ئەم سیاسەتەی ئێران و ئەم ڕووبەڕووبوون و ئەم توانایی ئێران لە چیەوە سەرچاوی کردووە و تاکی دەتوانێت بەردەوام بێت. من پێم وایە نقطەی قووەتی ئێرانی سێ حکوومەتەکەی نییە. نقطەی قووەتی ئێران دەستگای ڕابەرایەتیکردنین لە ئێرانایە و سوپای پاسدارانە. لەبەرەوەی ئەم حکوومەتە لەگەڵەوەیە نوێنەرایەتی باڵی محافزکاری ئێرانی کردو ئەو دەنگوەیە هەبوو کە دەسەڵاتی سیاسی لە ئێرانە یەکدەست کردوێتەوە بەڵام ئەو ماوەیە کە ئیشی کردووە ئەوەی سەلمان کە توانای ئیدارەدانی وەزی ناوخۆی نییە و لە ڕووی دیپلۆماسیشەوە تا ئێستا کە لە وەسەتی نەودەوڵەتیە نەیتوانیوە کە سەرکەوتنێکی وا بەدەست بێنە کە ئێران لەو وەزە ئیقتصادیەی کە ئێستەتایەتی بتوانێت مەخرەجە بدۆزێتەوە و زەختەکە لەسەر میلەتی ئێران زیاتر بووە. ینی ئەوان تقریبا نەتوانم بڵم کابینەی ئیبراهیم ڕەئیسی سەرکەوتوو نەبووە تا ئێستا لە بەرەو پێشبردننی ئەو توێژانەی کە ئێران لەگەڵ ئۆپساتی نێودەوڵەتی بە تایبەتی لە کۆبوونەوەکانی ڤێن ناکردوێتی. باش ئەم کابینەیە توانێت ڕوبەڕووی حەدی ئەکسەر بێتەوە لە ئێرانە و دواتر هەڵوێستەکانی حکوومەتی ئێران بەرامبەر بە ڕۆژاوە دووبارە کە لەسەر ئەم پرسە زیاد دەکات چۆن توانێت ڕوبەڕووی بێتەوە. من پێم وایە ئێران ئشتا سێشتی بەدەستەوە یەکێ دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی عسکەری و دەسەڵاتی ئەمنی ئەم سێ دەسەڵاتە تا ئێستا لە ئێرانە بەهێزە. سیاسەتی اقتصادی و اجتماعی تا حدێک ئێمە وایە بینین کە شڵەژاوە و یاخود بە تعبیرێکتر لە کۆنتترۆلی حکوومەت چوەتە دەرەوە ینی لەبەرەوەی مەسلەی گرانی و مەسلەی و زەختانی کە لەسەر خەڵکێ و مەسلەی مزاراتانی ئەخیریشی کە لە ئێران کراوە سلمێنێک کە دەوڵەتی ئیبراهیم ڕەئیسی پشتیوانێکی بەهێزی جەماوەری نییەوە خەڵکی زۆر لە خۆی ناڕازی کردووە بەڵام لە ڕووی ئەسکەری سیاسی ئەمنیەوە بەڵێ ئێران ئەتوانێت مواجهە بکە بەڵام تا کوێ بەرگاگری ئەویان نەک ئێرانیش و عێراقیش و منتیقەکەیش لە ناو گەردەلوولێکی قورسایە کە بێ گەردەلوولەکە بنیشێتەوە بزانین کیاوەی باش کاک بارام ئەو بابەتی کە ئێستا هەیە ئەویش پرسی اقتصاد و ئابووری و قەیران و ئەو جۆرە داکشان و هەڵئاوسانەیە کە لە بازاڕەکانی جیهانە ڕوایە بە تایبەتی بەهۆی ئەو شەڕێکی لە نێوان رووسیا ئۆکراینە هەیە و پێشتریش ئێران بەدەست قەیرانی دارایی و هەروە پرسی ئابووریەوە ئەیناڵان ئەم فشارە زۆرانی کە ڕوبەڕووی ئێرانە بێتەوە تاکە دەتوانێت بەرگەی بگرێت. تا ئەو کاتەی ئەگەر ئێران مەخرەجە نەدۆزێتەوە بۆی بۆ ڕێکەوتن لەگەڵ وڵاتانی پێنجایی دێک بۆی بتوانێت نەوتی خۆی هەناردە بکە کە ئابووری ئێران ئابوووریەکە هیسێ زۆر زۆر وابەستەیە بە نەوت دووهەمینی ئەبێ ئێران ژنگەیەکی سیاسی وا بەرهەم بێنێ ئێران یەکێکە لە وڵاتانی کە زۆرترین بڕی یەدەکی غازی عالەمی هەیە و تا ئێستا نەیتوانیوە ئەم تەکنەلۆژیایە بەکاربێنێ بە چەند هۆکارێک هۆکاری ئەوەی کە ئێشتا کە ڕێگایەکی وای نەتوانیەوە بەدەست بێنێ لە ڕووی سیاسیەوە چکە لولەی غاز پێویستی بە ڕێگایەکە هەر ڕێگاکە بابەتەکە جوگرافی نییە بابەتەکە سیاسیە ئاخرین شوێن کە توانێت نە لە ئازەربایجانەوە توانێت غازە هەناردە بکانە لە وڵاتانی تو ئیلا بێ لە تورکیاوە بیکە ئەم تەکنەلۆژیای لە ئێرانە لە قۆناغی پوکانەوەیە
غازی ئێران ێستا چاڵە نەوتەکانی ئێران چاڵە غازەکانی ئێران لە ڕووی تەکنەلۆژیەوە ئەبدەیت نەکراون وردە وردە ئەم وەرەقەی اقتصادی عەزیمەیش خەریکە لە دەست ئێران دێتە دەرەوە هەموو شتێک پەیوەندە بە ئابووریەوە ینی بەهێستین وڵاتەکانی دنیا وڵاتانەی کە بەهێستین ئابووریان هەیە چاوەڕێی کۆبوونەوەی لە ڤێننا یاخود ڕێککەوتنی ڤێننا لەسەر پرسی ئەتۆم ئەکرێت لە نێوان وڵاتانی ڕۆژاوە دیارکراوی ئەمریکا و ئێرانە بکرێت لە داهاتوە ئەو بڕیاری کە ئاژانس ڕێکخراوی وزەی نێودەوڵەتی داوێتی دژی ئێران سەدمەیەکی زۆر گەورەیە لە وتوێژانە چونکە گوێم لێ بوو یەکێ لە دیپلۆماتکارەکانی ڕوسیاڵێ ساڵ 99 نزیک بوونەوە هەبوو بۆی کە بەرجام جارێکتر زیندوو بکرێتەوە بەڵام ئەم بڕیارەی ئاژانس هاوکاری نەکردنی ئێران بۆ چاودێریکردنی ئاژانس سەدمەیەکی زۆری داوە لە و ئەمریکەکانیش پێیان وایە ئێمە ناتوانین بۆ هەمیشە ئەم مەلەفە بەکراوەی بێڵینەوە لەبەرەوەی ئەبێ بزانین هەڵوێستی داهاتوی حکوومەتی ئێران لەم بابەتە چییە بێ کە من پێم وانە بەم نزیکانە ئەمەلێکی وا هەبێ بۆی کە ئێرانیەکان لەگەڵ ئەمریکیەکان و وڵاتانی پێنجایدێک بگەنانجا بەڕێز بارام مەجید خان کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون ڕاستەخۆ لێرە میوانی من بوون سپاس بۆ ئامادەبوونی ماندوو نەبی.